بسم الله الرحمن الرحیم. زۆر بەخێراتتان دەکەم. خۆشحاڵم ئەمڕۆ لە سیمینارێک پێتان دەگەم بە ناوی گرنگجی خوێندنەوە. دەمەوێت لێرە ئەمڕۆ باسی کۆمەڵێکش بکەم کە لە حیاتی ڕۆژانەی خۆماندا پێویستمانە بەڵام فەرامۆشمان کردێ، بەڵام گرنگجیمان پێ نەدایە بە هیچ زۆرێک. لە بابەتێکی زۆر سادە و دەچینە ناو بابەتەکە کە هەمومان بیستیتمان کەم تا زۆر بەڵام ڕەنگە لەسەری نەوەستابین، ڕەنگە گرنگجیمان پێ نەدای بۆ پێویست. ئەویش ئێستا ساڵی 1445 کۆچیە. 1445 کۆچی. ڕێک 1455 ساڵ پێش ئێستا خوای گەورە فەرمانی بە ئینسانیەت کرد کە بخوێننەوە. لە ڕێگەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کە پەیامی ئیقڕایی بۆ هات. خوای گەورە پێی فەرموو ئیقڕا لە ڕێی جوبریلەوە. لەبەرچی دەڵێم 1455 ساڵ چونکە سەری ساڵی کۆچی ڕێک 10 ساڵ دوای هاتنی وەحی دەستی پێ کرد. دوای کە کۆچیان کرد لە مەکەوە بۆ مەدینە ئەو کات سەری ساڵی کۆچی دەستی پێ کرد. لەبەرەوە 1455 ساڵ پێش ئێستا پەیامی ئیقڕا بە مرۆڤایەتی گەیشت بۆی کە مرۆڤەکان دەست بە خوێندنەوە بکەن. ئیقڕایەکی چۆن؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باز دەکا کە بە شێوەیەکی سامناک لە شکەوتێک بۆ بەتاقی تەنیا لە شەوێکی تاریکدا جوبریل دێتە لای عەلەیهی سەلام پێی دەفەرمێ ئیقڕا. طبعاً کار کە بینین جوبریل لەوەی ترسناک بووە چونکە ڕەنگە هەرێک لە ئێمە گەر لە ئەشکەوتێک بین بە شێوەیەکی تاریک کەسێک لە پڕلێمان بێتە ژوورەلی دەترسین گەر ئینسانێکی وەکو خۆشمان بێت جایەوەی کە فریشتەیەک بێتە بەرامبەری بە شێوەیە کە لە چەند شوێن وەسفی کراوە کە نامەوێت زۆر وردەکاری خۆمە سەر بابەتانە بەڵام ترساوە بە شێوەیەکی سامناک پێوتۆ ئیقڕا. و پاشان چەند جارێک لەسەر یەک سێ جار لەسەر یەکەی دووبارە کردەوە ئیقڕا. هەر سێ جارەکە وتوێتی ما ئەنە بیقارئ، من خوێندەواریم نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم وای بە جوبریل فەرمووە. ئینجا پاشان خۆی ئاەتەکانی بۆ دەخوێنێتەوە ئیقڕا بسمی رەبیک الذی خەلق. ئینجا ئەویش لە دوای دووبارەی دەکاتەوە. ئەوە دەلالەتن لە چی؟ ئەوەی کە جوبریل بەو شێوەیە دێ لە شێوەیەکی تاریکدا بە شێوەیەکی ترسناک و سامناک بۆ نمونە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەموو جانی دەلەرزی کاتێک کە هاتەوە بە خەدیجەی هاوسەری وت بە دامپۆشە، یعنی حاڵێکی ئەوەندە ناخۆشدا بوو. ئەوە دەلالەتن لە قورسی خوێندنەوە، یعنی خوێندنەوە شتێکی ئەوەندە ئاسان نییە پێمان وابی زۆر ئاساییە ئەمە کاتی خۆمانی پێ بدەین. پرۆسەیەکی قورسە خوێندنەوە بۆ زووش فێری نابی، یعنی کاتی پێویستە، سەلیقەی پێویستە، توانای پێویستە، یعنی شتێک نێتۆ لە پڕێک بکاتە کوڕێک بباتە ئاستێکی دیکە. لەبەرەوە ئەوە دەلالەتە لە قورسی پرۆسەی خوێندنەوە یەکەمیان. دومیان ئەگەر دیقەت دەیوتم سێ جار لەسەر یەک پێوت ئیقڕا بخوێنە، سێ جار لەسەر یەک. ئەوە باسی ئەوەیە کە ئێمە بە ئاسایی وەریبگرین کاتێک کە داکمان یان بابمان یان مامۆستایەکەمان لە مەکتەب پێمان دەڵێ بخوێنە. ئەها چەند جار داکمان زۆر جار هەیە دەبینی لە کتێبەکە دابڕاینە دەرێ کوڕی خۆم بخوێنە، کچی خۆم بخوێنە. ئەها چەند جار لە دووبارە دەکاتەوە. ئاسایی وەریبگریت کە هەمان فەرمان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کراوە بەو جۆرەش، یعنی لەسەری دووبارە کراتەوە بخوێنە. نابێت لە قسە بێتاقەت بین چونکە ئەوە ڕێچکەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم بۆ زۆریش لە ئاسایی بووە کە بەو جۆرە فەرمانی پێکرا لەسەر یەک. فێربوون لە پێناو چی؟ خوێندنەوە لە پێناو فێربوون، فێربوونیش لە پێناو ئەوەی کە ژیانێکی زانستی و معریفی بۆ مرۆڤەکان بەدیبێنێ، نەک ئەو ژیانە ئاژەڵیەکەوە خەڵکانێک لە دووری کتێبەکان ژیانێکی ئاژەڵی و سادە دەژین، بێنە بەرچاوت تاچێک تەنیا بخوا و بخەوێ، یعنی ئیشیش بکا بۆ نمونە ژیانێکی ئاژەڵیە چونکە هەموو ئیشەکەی لە پێناو ئەوەیە کە خواردنێک پەیدا بکە، یعنی لە پێناو ئەوە نییە کە معریفەیەک زیاد بکە. ئینسان کائینێکی ناتقە، بەواتە ئینسان کائینێکی قسەکەرە، یعنی دەبێت بەردەوام پەیامی نوێی پێبێت لە بۆ خەڵک، دەبێت بەردەوام قسەی باشی پێبێت، دەبێت بەردەوام هەوڵی کاری خێر و چاکە بدا و ئەرکە گەورەکەی ئاودانکردنەوەی زەوی و خوای گەورە دەفەرمێ، یعنی ئەو مرۆڤی لەسەر زەوی جێ کردێتە زەوی ئاودان بکەنەوە، بەڵام تەنیا بە خواردن و خەوتن زەوی ئاودان دەبێتەوە نەخێر، یعنی کەسێک نیکار بە ئاودانکردنەوەی زەوی بکات. لەبەرەوە فەرمانی ئیقڕا لە پێناو ئەوە دراکە مرۆڤەکان بجوڵێن هەنگاوێک لە ئاستی خۆیان بڕۆنە پێشەوە، لەو شوێنی خۆیان نەمێننەوە. کیژۆڵەیەکی 10 ساڵان ڕەنگە لە تەمەنی تو 10 ساڵی ئەوەی پێشتر تەمەنی 10 ساڵە پاشەوەی کە فێری خوێندن دەبی، خوێندن خوێندەواری دەبی، ڕۆژێک دەڕواتەوە ماڵ بە دایکی دەڵێ تەواوی تر فێری خوێندەواری بووم باچی تر نەچمەوە مەکتەب، یعنی پێی وایە پاشەوەی کە فێر بوو ئەها پێویستی بە حیجزەکردنی حرفەکان نیە لێکیان بدا و ئەوانە فێر خوێندەواری بۆی تر پێویستی بە مەکتەب نەما، تەواوی تر دەرێ واز دەینم، واز لە مەکتەب دەینی و ناڕاتەوە مەکتەب. دوای 2 ساڵی تر کە تەمەنی دەبێتە 12 ساڵ ئینجا تێدەگا لەوەی کە پێویستە بڕواتەوە مەکتەب، چونکە هیچ فێر نابی ئەگەر بێت و نەخوێنێتەوە،
ئێمە تەنیا نابێت فێری خوێندەواری بین بەڵکو دەبێت بخوێنینەوە هەتا فێرە عیلم بین فێرە زانست بین فێری زانستی ژیانکردن بین لە 12 ساڵی دەگاتەوە قەناعەتی کە پێویستە جارێک دیکە بستەوە مەکتەب پێویستە جارێک دیکە دەست بە خوێندنەوە بکاتەوە نەک تەنیا فێربوونی خوێندەواری کۆتایی بە هەموو پرۆسەکە بێنێ بەڵکو دەبێت درێژە بە خوێندنەوە ژیانی خۆی بێت تا بتوانێت سەربارێکی جوانتر و باشتر لە بۆ ژیانی خۆی دروست بکات لە بۆ ژیانی خەڵکیش بەڵام چەند کەس لە ئێمە لە تەمەنی 24 ساڵیش نەک 12 ساڵی ناگاتەوە ئاستێکە بیر لە خۆی بکاتەوە بڵێ با بخوێنمەوە یعنی بەس پێی وایە کە خوێندەوارە بەسە بۆی کە کەسێکی سوود بەخش بێ سوود بەخش تەوان بۆ خۆی ئەو کاتە بۆ کۆمەلگا نایبێ حتمەن و بۆ خۆشی تەنیا بۆ کۆمەڵک شتی دیاریکراو نەک بۆ هەموو شتەکانی ژیان چووکە تۆ کاتە کتێبەکان نەخوێندەوە حتمەن ناگەی بۆ ئاستێکە معریفەیەک لە ناخی تۆ زیاد بکە بۆچی ئێوە لە مەکتەبن و دەخوێنن 4 وەڵامی زۆر سادەی هەیە بۆچی هەرێک لە ئێمە دەنێردرینە مەکتەب بۆی کە بخوێنین یەکەمیان دەڵێ تا شەهادەمان هەبی وایە هەرێک لێمە کە دەنێردرێنە مەکتەب دەڵێ با بڕۆ با بێ خاوەن شەهادەیەک دومیان لە دوای شەهادەت چییە با بێ خاوەن ئیشێکت بەدەستکەوی لە دوای ئەوەی کە شەهادەکەت بەدەستهێنا دابمەزرەی لە پێناوتی دامەزراندنەکە لە پێناوەی کە ڕزق و ڕۆزێک پەیدا بکەین و پێی بژین بەیانی یعنی هەموو خوێندن لەو سێشتە کورت کرایتەوە ئێستا هەرێک لەمە ڕەنگە لە ماڵی ئەومان پێگوتراوی بڕۆ بخوێنە تا شەهادە بینی شەهادە بینە تا دابمەزرەی لە پێناوەی پاروێکی بە ئیسراحەت پەیدا بکەی بەدڵکەی خاوێن بێ و بڕۆیەوە بیا مامۆستا بیا مهندس بیا دکتۆر بیا محامی بیا نازانم چی کۆمەڵک شتی لەو جۆرە ئیترەوە قسەی نەک دایک و باوکان بتەوێت نە کۆمەلگا هەمووی دەڵێ بخوێنە تا بێ خاوەن معاش بە مستەڵەح سادەکە بەڵام دیقەت دەنێکشی زۆر سادە مێژووی معاش و وەزیفە ئەوەی کە لە پێناو بەدەستێنانی معاشێک ئەوەی لە پێناو بەدەستێنانی پارەیەک هەوڵ دەدا لە هەموو جیهان ئەو پەڕی با 120 ساڵ پێش ئێستابی بۆ 120 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە ئەوەی خەڵک لە بۆ معاش غار بدات لە بۆی کە لە ئاسی جیهان دەڵێم لە بۆی کە دابمەزرێت لە بۆی تعین بی لە بۆی ئیشێکی هەبی لە سایسەری خوێندنەکەیەوە لە کوردستانیش ئەو پەڕی با 6 ساڵ پێش ئێستابی یعنی خەڵک لە پێناوەوەی کە شەهادەی هەبی بۆی کە دابمەزرێت و تعین بی فێری خوێندن و خوێندەواری بی بەڵام ئیسلام 1455 ساڵ پێش ئێستا لە بەرچی داوای لە ئینسانیەت کرد بخوێنەوە دەست بە کتێبەکانەوە بگرن دەست بە قورئانەوە بگرن لە بەرچی داوای لە ئینسانیەت کرد خۆ کات نەتەعینات هەبوو نەبابەتی بژێوی هەبوو ینی پارە بە سای خوێندەواریەوە پەیدا دەکرا ئەو شتانە هیچ لە گۆڕە نەبوو ئایا بیلالی حەبەشی و سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی و ئیتر هەر سەحابەکان عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەوانە کاتێک کە خۆیان فێری خوێندەواری کرد لە پێناو ئەوە بوو کە بنە دکتۆر و مهندس و محامی لە پێناو ئەوە بوو قەت لە پێناو ئەوە نەبووە ئەسڵەن لە کۆمەڵگەی ئەو کاتی مەدینە بڕوا مەکەن لە یعنی 5 لەو 8 هەبوو بیکە لەسەر شوێنێک نووسراوی ئەیرە فڵان شوێنە بۆ نەتابی خوێندنەوە ها ئێستا ئەمە ڕەنگە جوز ئەگە لە بابەتی خوێندنەوە بەشێکمان بۆ تێبگەین کە ئەگەر بێت و نەزانم خوێندەواریم نەبێ ڕەنگە نەزانم ئێرە لقی دەوروبەری ڕێکخراوی گەشتکردنی قوتابیانی کوردستانە چونکە نووسرایە لەسەر دیوار ناتوانم بخوێنمەوە ئەو کاتە بەس خوێندنەوە زۆر لەو شتێکی فراوانتر و گەورەترە یعنی دەکرێت لە پێناو ئەوە نەبی کە تەنیا شتێکی بەو جۆرە بەرچاو و زاهیر ببینین و حکمی خوێندنەوەی لەسەر بدەین ئەی باشە لەبەرچی خوای گەورە فەرمانی ئیقڕای بەوان کرد کاتێکە خوێندنەوە ئەو کاتە لە بۆ ئەوە نەبووە کە ئەو خەڵکە دابمەزرێن بۆ نمونە معاشیان هەبێ یان مەرجی ئازادکردنی دیلەکانی بەدر ئەو کاتانەی کە با بڵێ شەڕی بەدر کرا لە نێوان موسڵمانەکان و کافرەکانی قوڕەیش مەرجی ئازادکردنی هەر دیلێک فێرکردنی دە منداڵی موسڵمان و بە خوێندەواری یەخەو دە منداڵە دەڕۆن ببنە یعنی وەزیفەیەک بەدەست بێنن معاشک بەدەست بێنن لەسای خوێندەواریەکە هیچ لە بۆ ئەوە نییە ئەی لە بەرچی دەبی لەو سەردەمەوە فێرە خوێندەواری بکرێن یعنی کاتە خوێندەواری زۆر لەو گەورەترە ئینسان بە چاوی معاش تەماشای بکە پێی وابی ئەگەر خوێندەوار بی معاش بەدەست دێنی یعنی تەنیا چاوت لەسەر بابەتە مادیەکە بی زۆر لەوە شتێکی فراوانتر و گەورەترەکە بۆ زۆرە لێ بڕواندرێ ئەو کاتنا دەرگای مۆڵ هەبوو کە لی نووسراوی فڵان مۆڵ نە ژێرنووسی تەلەڤیزیۆن هەبوو نە پۆستی فەیسبوک هەبوو خەڵک بڵێ ئەگەر خوێندەواری بنەبێ ناتوانم فەیسبوک دابنێم ناتوانم ژێرنووسی تەلەڤیزیۆن بخوێنمەوە بەڵام لە هەمان کاتیشدا هەوڵی خوێندەواریاندا بۆی کە فێر بن کەواتە لەوە تێدەگەین کە گرنگی زانینی خوێندنەوە
لە پێناو معریفەیە نەک وەزیفە. خەڵکی ئێمە ئێستا تێگەیشتیا خوێندەوار بە وەزیفەیەکی باش بەدەستدەینی، بەڵام لە ڕاستیدا خوێندنەوە تەنیا لە پێناو معریفەیە، معریفەیەکی باش بەدەستبینە، بۆی کەسێکی ئەخلاقی بی، بۆی کەسێکی جوانتر بی لەوەی کە خەڵکانی دوور لە سەقافە و خوێندنەوە هەیەە. بە واتایە ناکە هەرچی نەخوێندەوار بێ زەربی سفری بکەی و بڵێ کەواتە نەخوێندەوارە کەواتە کەسێکی دەکرێت دوور بێ لە بەهاکان. نەخێر، زۆر کەس هەیە نەخوێندەواریشە بەڵام ئەوەندە گوێی لە کەسی خوێندەوار گرتووە کەسێکی زۆر ڕێکوپێک دەرچووە. یعنی خۆ باوکو باپیرانی ئێمە نەخوێندەوار بوون بەڵام لە مزگەوتەکان دانیشتن گویان لە مامۆستای ئاینی دەگرت و کەسانێکی زۆر باشیش دەرچوون و ئێمەش پەروەردەی دەستی ئەوانین. بەڵام ئەو کاتێک کە عوزر نامێنێ بۆ نەخوێندنەوە یان بۆ نەخوێندەوار بوون واجب دەبێت لەسەر بۆی کە بخوێنیەوە، بۆی کە خۆت فێری خوێندەواریکە و دەست بخوێنەوە بکە، یعنی لەوە بێتەوە سەرخانێک بۆتەوە. طبعا لە پاڵ ئەوەی کە ئینسان فێری خوێندەواری دەبێت لە هەر بابەتێک ئینسان دەگاتە پلە و پایە و شەهادەیەک ئەگەر خوای گەورە وەزیفەیە چیدا دەبێت شکری خوای لەسەر بکەی، بەڵام دەبێت بە تەواوی لەوە تێبگەی کە مەهامە گرنگەکە ئەوە نییە کە ئەتوو وەزیفە بەدەستبێنین لە پێناو خوێندەواری، بەڵکو مەهامە گرنگەکە ئەوەیە کە ئەتوو بتوانی کتێب بخوێنیەوە، بتوانی ڕووپەڕی کتێبەکان لێک بکەوە لە ماڵەکەی خۆت، نەکەوەی بەترسەوە لە کتێب بڕوانی، نەکەوەی بەردەوام یان بەتایبەت کتێبێک تۆزێک ئەستور بی یعنی خەڵکە لێی ڕادەکا ئەو زۆر ئەوەیە پێمان ناخوێندرێتەوە، بەڵام کتێبێک گەر تۆزێک ئەوە بی ڕەنگە پێی ئاسایی تر بی. یان زۆرەمە حەزان بە کۆمەڵە کتێبەکە ئەنواع ڕسم و شتیوای تێدابی مجەلە بەتایبەت بەهۆی ڕسمەکانەوە دەخافڵین لاپەڕ لاپەڕ هەڵدەدەینەوە و پێمان شتێکی گرنگ و جوانە. طبعا خوێندنەوەی چی؟ ئەوەی کە لەسەر ماوازە بخوێنینەوە خوێندنەوەی کتێبە زۆر و زەبەندەکان، کتێبێکی زۆر زۆر هەیە ئێستا لە هەموو کتێبخانەکان، و خوێندنەوەی قورئانی پیرۆز لەسەروی هەموویانەوە، خوێندنەوەی کتێبەکانی حەدیث لەسەروی هەموویانەوە، چونکە ئەوانە کەتەلۆکی ژیانی ئینسانن، یعنی 2000 ئینسان لەو ڕێگایەوە دەتوانێت ڕاستەڕێی ژیانی خۆی بدۆستەوە و بەرەو ئەو ئامانجە هەنگاو بنێکە لە ئاخیرەتدا پێویستی دەبی، یعنی چونکە بمانەوەیاننا هەم مرۆڤ ئەو مسافرەیەکە 2000 لێرە ڕێگاکی کۆتایی دێ، یعنی پێوانە بێتەنیا لە دنیا هەموو شتەکان ئەوە دەبێت کورد دەبێتەوە، کاتێک کە لێرە تەواو بوو ئیتر ئەنجامی تاقیکردنەوەکەمان وەردەگرینەوە، لەبەرەوە کە خوێنمانەوە حتمەن بە ئامانجێکی دیکە بۆ ژیان دەڕوانین. لە پێناوچی بخوێنینەوە لە پێناو معریفە لەبەرچی لەبەرەوەی کە لە ژیانێکی عادەتی ڕزگارمان بکە. بۆ نمونە ئەمن کەسێکم یان هەرێک لە ئێوە داک و بابەچی نەخوێندەوارمان هەیە، خوێندەواریان نەبووە، ئەوان نوێژ بە جۆرێک دەکەن تۆش لاسایی ئەوان دەکەوێت چکە ئەوان فێریان کردی وایان نا هەمومان لە داک و بابانەوە فێری و کۆمەڵە شتە دەبین کە لە دینی خۆمان پێویستە. کاتێک ئەو بە نەخوێندەواری شتێکی کردووە ڕەنگە لە شتێکدا هەڵەی کردبێ، ڕەنگە لە نوێژەکەی لە چەند شتێکی بچووک هەڵەیەکی تێدا بێ، باشە بەزێمە کە تەنیا لاسایی ئەوان دەکەینەوە هەوڵی ڕاستکردنەوەی هەڵەکان نادەین، پێمان وایە مادام ئەوان کردیان بەو زۆرەیە، بەس کە خوێندەواریت هەبوو عوزری ئەوە نامینێ بڵێ لەبەرچی ڕاستم نەکردەوە، لەبەرچی یعنی نابێ دەبێت کۆتایی بەوە بێکە وەکو ئەوان دەکەی، دەبێ هەموو کردەوەکات عیبادەتی بێ نەک عادەتی، ئەو کردوانی کە ڕۆژانە ئەنجامی دەدەی عیبادەتی بێ. چۆن دەبێت عیبادەتی؟ بۆی کە معریفەت بە شتەکە هەبێ، زانست پێی هەبێ، یعنی خوای گەورەش کە فەرمانی بە سەحابەکان کرد بخوێننەوە بۆی کە بە عیلم و معریفەوە بیناسن نەک بە نەزانیەوە، یعنی کاتێک کە عیلمیان هەبوو بە خوای گەورە بۆی کە دین حەقە ئیسلام حەقە ئەو کاتە بە معریفەوە دەیناسن و بە معریفەوە پەرستشی دەکەن نەک بە نەزانیەوە. خوای گەورە کەسێکی ناوێت کە بە نەزانی باوەڕی پێ بێنە سەرزارەکی باوەڕێک بێنێ و تەواو، بەڵکو دەبێت لە دڵەوە بە یەقین دڵنیابی لەسەرەوەی کە هەموو ئەو شتانێک کە خوای گەورە ناردوێتی حەقە و جێبەجێ دەبێت. چۆن ئەوە دێتە دی کە تۆ خوێندەواری هەبێ و ئیش بە خوێندەواریەکەت بکەیت. خوێندەواری ڕاستەقینە دەزانن چێیە؟ ئەو کەسەیە کە ڕۆژانە کەمتر لە 20 دقە ناخوێنێتەوە، هەموو ڕۆژێک دەبێت 20 دقە بخوێنێەوە، یعنی ئێستا ڕەنگە هەمووتان بڵێن خوێندەوارین ئێمە، بەڵام ڕۆژێ 20 دقە دەخوێننەوە. تەوان باسی خوێندنەوەی کتێبی خارجی دەکەم نەک باسی خوێندنەوەی کتێبەکە لە مەکتەب واجبە لەسەرت، چۆن کتێبی مەکتەب واجبە و مەرجە لەسەرمان بخوێنینەوە و حکمەتی تێدا نییە، بەڵام کتێبە خارجیەکان چێ لە ئێوە ڕۆژانە 20 دقە دەخوێنێتەوە دەستی برنکە کتێبی خارجی تا ئەو خوێندەوارێک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار خوێندەوار لەو ژوورە هەیە، باشە؟ یعنی معقولە لەوەندە کەسەی لێرە دانیشتووە چواریان خوێندەوار بێ. چۆن دەبێ خوێندەوار بۆی کە بخوێنیەوە، چونکە تو تا ئێوارە بزانە حرفەکان لێک بدا بۆ خوێندەوار نی، بۆ خوێندەواری کە خەریکی خوێندنەوەی خۆت بی بەردەوام
یعنی هەوڵدەی لە ڕێگەی خوێندنەوە دەست بەو شتانە بکە لە ژیاندا دەست پێ نەگەیشت و یان دەستی خوێندەوارەکانی پێناگا. طبعا لە مەکتەب هەرێک لە ئێمە چەند کتێبی هەیە؟ 7 کتێبی هەیە. وایە جەماعەت؟ 7 کتێب 7 کتێبتان هەیە بەشی زۆری 7 وانێ. ڕەنگە جا بە ئیعدادی ئەوانە غەڵەت نەم 7 وانەیان هەیە. هەر 7 وانەکە ئەگە برێن بە شەقی داک و بابمان بە زۆری مامۆستا بە کۆمەڵک شتی وا دەیخوێنین. کەمینەیە ئەوەی کە حەزی لە خوێندن بی لە مەکتەب بخوێنی. یعنی زۆربەی زۆری پێی ناخۆشە. وانە؟ بەڵام دوجار ئەگەر بە فشاری ئەوانیشبی هەر دەخوێنین. چکە هەتا پۆلەکان تێدەپەڕێنین، هەتا پرتە و بۆڵی داکوبابمان دەبڕین، هەتا پرتە و بۆڵی مامۆستا دەبڕین پێمان دەڵێت تەمبەڵ لەبەرچی ئەو ڕۆژ نەتزانین. هەر دەیخوێنین. بەڵام پێشنیار دەکەم کە کتێبە چیش لە پێناو خۆشی خۆتان بخوێننەوە. بەدەر لەو 7 کتێبەی کە واجبتانە لە مەکتەب. کتێبەک لەبەر خۆتان، کتێبەک بەدڵی خۆتان، نەک کتێبەک کە مامۆستایان منهەج لە بۆی واجب کردبن. یعنی سەرباری ئەو کتێبانی کە لەبەردەستانە با مانگانە کتێبەکی دیکەش خارجی بخوێننەوە. وانە؟ یعنی کاتەکە زۆرە. یعنی کە 24 ساعتی ڕۆژانەی ئێمە دڵنیاوە بەشی ئەوەش دەکا کە 20 دقە بە کتێبێکیش ببەخشین. نەکەوەی کە تەنیا خەریکی مەنهەجەکانی خوێندنی هەرچەند یعنی دڵنیام کە هەرێک لە ئێمە بەردەوام خەریکی مەنهەجەکانی خوێندنیش نییەوەی کە لە مەکتەب پێ دەگوترێ. یعنی زۆر جار ئێمە خەریکی فەیسبووکین، خەریکی تەلەڤیزیۆنین، خەریکی نووسینین، خەریکی برادەر و کۆمەڵک ئەولا و قسە و ئەوشتانین. بەڵام کەم جار بەلای کتێبەکاندا دەڕۆین. ئەگەر هەشمان بێ لە ماڵەوە، یعنی هەیە ماڵێکی گەورە و گران دەبینی هەموو شتێکی تێدایە بەس کتێبی تێدا نییە. بەس کتێبی تێدا نییە. یعنی پرسیارێکتان لێ بکەم کە ئەوەیە لە ماڵی چەندتان کتێبخانە هەیە؟ کتێبخانە. باشە مەجموعەکەی باش هەیەانە. یعنی جار هەبووە لە ئەوەی گەورە پرسیتم ئەگەر 2 کەس دەستی هەڵبڕێوی کە کتێبخانە لە ماڵیاندا هەیە. کە کتێبخانە لە ماڵت بوو زۆر ئاسان دەست بە کتێبەکان دەگا. یعنی وە کەسێک نییە کە کتێب زۆر لێی دوور بی، زەحمەت بی، یا کتێب نامەوی بە چاوی. تۆ بەردەوام ڕۆژانە لەسای کتێبخانەکەتەوە کتێب دەبینی لە ماڵەکەی خۆت. یعنی معقول نییە ڕۆژێک هەڵوەستە نەکەی دەست بۆ کتێبەکە نەبێ و نەیخوێنی و بزانین چی لێ نووسرایە، بزانین چ بە تۆ دەبەخشێ ئەو کتێبە. یعنی تاکید زۆر شتی تێدایە کە ڕەنگە لە ژیانی ڕۆژانەی خۆمان ئەگەر بێت و لە چوارچێوەی کتێبەکان نەمان خوێند بێتەوە لە شوێن دیکە بەدەستمان ناگات. ئەو شتێکە لە ناو کتێبەکاندا ئاماژ بکرێ. ئایا کتێب بەدیلی هەیە؟ یعنی دەکرێت بڵین فڵان شت بەدیلی کتێبە. بۆ نمونە ڕەنگە خەڵک پێی وابی ئێستا ئەو زانست و زانیاری ڕۆژانە بەدەستدێنی لە ڕێی فەیسبووکەکەیەوە، بۆ نمونە یان لە ڕێی تەلەڤیزیۆنەوە بەدەستی بگاوی، پێویستی بە کتێب نییە. چەند کەس وا دەڵێ یعنی دەرێ مادام فەیسبووک هەیە کتێبمان نایە. ئەوە لەوێ هەموو شتەکانم ئاگا لێ هەرچی ڕوو بداوی تر بەردەوام خەریکی مۆبایلەکەی و پێی وایە هەموو کتێبەکان لەوێ حەشاردراون. بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر دیقەت دەن بە فەیسبووک شتەوە کە ڕەنگە بەشێکتان هەتان بی، ئەگەر بەشی زۆریشتان نەبی، زانیاری ڕۆژی تێدایە. ئەو زانیاری کە ئەو ڕوو دەدا پاش چەند ساعاتێکی دیکە شتێکی بەسەردا دێ ئەکسپایر دەبی، کۆتایی دێ. دوێنێ ئەو ڕووداوە لە سۆران ڕوویدا کە باڵەخانەک سوتا و 14 کەس تێدا بوونە قوربانی. هەمووتان بیستیتان؟ هەمووتان چێتان لێ بۆ وایە؟ وایدانە نەفەرێک ئێستا لێرە دێتە ژوورێ ئەو دێ بەپەلە دەرێ دوێنێ شتێکی وا ڕوویدایە لە سۆران 14 کەس بووینە قوربانی. هەمووتان چی پێ دەرێن؟ ئۆ زۆر کۆنی، تازە خەبەرەکەت پێ دەگا؟ فشەمان پێدێ. لەبەرچی؟ چکە معلومەکە بمەگەیشتیە، شتێک کۆتایی هاتێ لای مە. ئێستا ئەمە چاوەڕێن معلومەتی نوێمان پێ بگا، نەک ئەو معلومە کۆنەی ئەو. ئەوەی لە فەیسبووکە هەمووی ئەو معلومانەیە کە بە زووترین کات ئەکسپایر دەبی. ئەکسپایر دەبی. هەمووی بە چەند ساعاتەکە و هەمومان پێمان کۆنە ئەو معلوماتە. تەواو چاوەڕێی معلوماتێکین پێمان بگا. بەڵام کتێبەکان ئەوانن کە معلومەی ناوێن ئەکسپایر نابی. یعنی ناکرێت و بە کەسێک بڵێ ئەو شتە کۆنەوە ئەوانە. یعنی دەکرێت کە بەردەوام خوێنتەوە لە مێش خۆت شتی دیکەی لێ هەڵبگۆزی، شتی دیکەی لێ ببینەوە، نەک ئەوەی کە پێت وابی کە شتەکە کۆنە و بەسەر دەچوی ئەکسپایر دەبی. خۆ ساڵەهایە قورئانی پیرۆز دەخوێندرێتەوە، بەڵام بەردەوام تەفسیر و تەویلی نوێ هەڵدەگری، بەردەوام لێکدانەوەی نوێ هەڵدەگری بۆی کە شتێک نییە کۆن ببی، یعنی شتەکە تێپەڕی کۆتایی بێ. ئەسڵەن نووسەرەکان ئەو کتێبانە دەنووسن. تەوان نووسەر هیچ نووسەرێک بۆی نییە کتێبی خۆی تەفسیر بکە، بەواتە شی بکاتەوە، یعنی لە بۆ خەڵک شی بکاتەوە بڵێ ئەو کتێبە واتای ئەوەی و لێرە مەقسەدم ئەوەیە ئەوانە. بەڵکو خوێنەر خۆی شی دەکاتەوە، خوێنەر خۆی کە خوێندیەوە بیری لێ دەکاتەوە دەڵێ لێرە نووسەر مەبەستی ئەوەیە. لەبەر ئەوەیە کە کتێبەکان کۆن نابن، کاتێک کە تو مەبەستی نوێت لە ناو کتێبەکان دەرهێنا،
دەکرێت ئێستا شاعرێکی نالی سەردەمێک بە جۆرێک تەفسیر کراوە مەلعەب کەریم دۆریس بە جۆرێک تەفسیری کردووە تۆ ئێستا بیخوێنیەوە طبعا ئەگەر لە بەتایبەت فارسی و تورکی و عەرەبی ئەوانت باشبی چونکە ئەو کەلیماتانەی زۆر تێدایە دەکرێت و بە جۆرێک دیکە تەفسیری بکەی و تەفسیرەکەی تۆش ڕاست بێ بە هەماشیەوە هیچیش لە تەفسیرەکەی دیکە کەم نەکاتەوە هیچیش لە مەفهومی شعرەکە نەگۆڕێ لەبەرەوەی کتێبەکان کۆن نابن ینی بەردەوام لە نوێبوونەوەدان ڕەنگە هەندێک کەس بڵێن فیلم و درامەکان فیلم دەبینی دراماش دەبین هەمومان لە تەلەڤیزیۆن و ئەوانە بڵێ ئەوانە بەدیلی کتێبن ئایا بەدیلی کتێبن فیلم و دراماکان دەزانی دەرهێنەرەکان چی خۆیان بوێ ئەوە بە ئەکتەرەکە دەڵێن بیکە بۆ نمونە کتێبەکە بە زۆرێک نووسراوە طبعا هەموو فیلمەکان یان دراماکان دوازار لە ڕۆمانێک یان لە کتێبێک دەرهێنراون لە چیرۆکێک دەرهێنراون نەگەوەی بڵێ کەمینەیەکە نووسەر لە بۆ خۆی بیر بکاتەوە لە شتێک و بینووسێ ئەگەر زۆربەی زۆری لە ڕۆمان و ئەوانە وەردەگیرێ نمونەشمان هەیە لەسەر بابەتە باسی دەکەین بەڵام دەرهێنەر بە ئەکتەرەکە دەرێ لەوێ بۆ جۆرە ئاکت بکە لەوێ بۆ جۆرە خۆت بێتاقەت کە خۆت خەمبارکە دەنگت هەڵبڕە زیاتر لە حەدی خۆی هاوارکە باشە کەواتە ئێمە بەویستی دەرهێنەرەکە ئاڕاستەکراین بەو فیلمە نەک بۆی کە لە کتێبەکەی دەریهێناوە ئەو لە کتێبەکە شتێکی دیکەی دەرهێناوە بۆ نمونە فیلمی باوکی ئەو نازام کەستان بینی بێتانیاننا لە ڕۆمانی باوکی ئەوی پەرینوش سەنیایی دەرهێنرایەکە ڕۆمانەی فارسیە ئەم ڕۆمانەکەم یەکەم جار خوێندەوە دوم جار کتێبەکەم دیت یعنی فیلمەکەم دیت کە فیلمەکەم دیت هەستم کرد چەندە جیاوازی هەیە لە بینی ئەوەی کە لە کتێبەکەدا هەیە و لە فیلمەکەدا هەیە یعنی زۆر چێژم لە کتێبەکە زیاتر کرد لەوەی لە فیلمەکەی بکەم لە کاتێکدا فیلمەکە کۆمەڵک ئاکتەر لەبەر چاو من هەموو شتەکان بە ڕوخسار دەبینم بەس باوەڕکە و خەیاڵی لەناو ڕۆمانەکە لە بۆم دروست بوو کە خۆم دەم خوێندەوە لە فیلمەکە بۆم دروست نەبوو ئەو چێژەی لە ڕۆمانەکە کردم کە خۆم خوێندەوە لە فیلمەکە نەمدیت لەبەرەوە یعنی دڵنیا بە خۆت ئەو کات سەرپشک دەبیلەوەی کە چۆن ئاکتەرەکان ڕۆڵ بجێڕن مەزاجی ئەو کاتێک تو دەور دەبینی کە کتێبەکە دەخوێنیەوە پێت وا بێ کە فڵان ئەکتەر چۆن پێکەنیوە فڵان چۆن بێتاقەت بووە نەک ئەوەی کە مەزاجی دەرهێنەرێک لە شوێنێکی خۆیەوە بە جۆرێکی دیکە تەفسیری بابەتەکەت بۆ بکە لەبەرەوە بخوێنەوە کە خۆتان بچن ناو داقەکان نەگەوەی کە کەسێکی دیکە بتان باتە ناو بابەتەکان بەرنامەکانی تەلەڤیزیۆن زۆر کەسەی ڕەنگە بڵێ بەرنامەکانی تەلەڤیزیۆن ئەو معریفەمان پێدەدا کە لە کتێبەکاندا هەیە بۆ نمونە میوانداری زانایەکی ئاینی دەکرێت دێ لەناو بەرنامەیەک باسی کۆمەڵک مەفاهیمی دینی دەکا کۆمەڵک بیر و بۆچوونی ئاینی دەکا کۆمەڵک فتوا دەکا بۆ نمونە ئێمە پێمان وایە ئەو تەواوی معلوماتەکانی لەو بابەتە بەمەدا و کۆتایی هات بەڵام هەمیشە بەو جۆرەیە ئەو شتانەکە مامۆستاکان ئەو شتانە دەگەیەن کە خۆیان بەلای خۆیانەوە گرنگترینە بۆ نمونە من بابەتێک حازر دەکەم بۆ ئێوە ئەو شتانە حازر دەکەم کە خۆم بەلامەوە گرنگە نەکەوەی کە پێم وابێت تۆ بەلاتەوە گرنگە بەڵام کە تۆ خۆت کتێبەکەت خوێندەوە ڕەنگە کۆمەڵک شتی دیکە هەڵبێنزی لەناو کتێبەکە نەکەوەی کە من ئێستا وتومە یعنی ئەو کتێبانە زۆرن کە باس لە چۆنێتی بە خوێنەرکردنی تاکەکان دەکەن یعنی چۆن هەوڵدن تاکەکان بە خوێنەر ببن لە کتێبخانەکەی من سێ کتێب هەبوو لەسەر بابەتی بە خوێنەرکردن کە هەر سێ کتێبەکەم لەگەڵ خۆم هێنا تاوان هیچم لە ناو کتێبانە دەرنەینا لەبەر ئەو محاضرەی کە ئێستا لێرە پێشکەشی دەکەم بەلای کتێبەکاندا نەچووم چونکە بەڕاستی هەستم کرد ئەو کتێبانە تەنیا باسی کۆمەڵک ڕۆتینی خوێندنەوە دەکەن کە چۆن ئێوە بنە خوێنەر هەر ئەوەندا یعنی باسی کۆمەڵک بربەست و ئاسنگ ناکەن کە ئەوڕۆ لە بەردەم دنیای خوێندنەوە دروست بووە بە نمونە هەر ئەو فەیسبووکی کە ئێستا باسمان کرد هەر ئەو تەلەڤیزیۆنی کە زۆرمان پێمان وایە بەدیلی کتێبەکانە یعنی ئەوان ناچن سەر ئەو بابەتانە چونکە کتێبەکان ڕەنگە بۆ ڕۆژگارێک نووسرابن کە بەو جۆرە کۆمەڵک وەسایل لەبەردەست نەبوو پێ کە ئێستا لەبەردەستە و وای کردێ بە تەواوی مشتیمە سەرقاڵب بابەتەکانەوە لەبەرەوە ئێمە یعنی هاتم لە دەرەوەی کتێبەکان کۆمەڵک شت بێنمە دەرێکە پێم وایە جیلی ئەمڕۆ پێویستی بۆیە کە لەو بابەتانە قسێ لە بۆ بکرێ تاوان بەدیلی کتێبەکان تەنیا کتێبەکان خۆیانن جگە لە کتێب هیچ شتێک نابێتە بەدیلی کتێب خۆی بەدیلی خۆیتی ئەگەر کتێب خۆی بەدیلی خۆی نەبوایە خوای گەورە قورئان کە دوایین موعجیزەیە بە کتێب نەیدەنارد ئەگەر بەدیلێکی دیکەی هەبوایە ئەوێ بۆ بەدیل بەڵام کتێب هەرگیز بەدیلی نییە یعنی ناتوانرێت کە لە خارجی کتێبەکان و تۆ شتێک بینی بڵێ ئەوە بەدیلی کتێبە تر تەواو کۆتایی هاتوو کتێبەکان با پێچرێنەوە هەڵگیرێنەوە پێویست بۆ ناکە کتێبخانەکان لە ماڵدا بنرێن و ئەوانە لەبەرەوە کتێبەکان ئەو سەرچاوانن کە هیچ کات ئێکسپایر نابن و باسم کرد یعنی شتێکە کۆتایی نایە بڵێ ئەوڕۆ تاو کتێبەکە بەسەر چوویتر شتێکی دیکە بۆ بەدیلی ئەو کۆتایی هاتوو ئەوانە
پرسیارە جەوهریەکان چین کە زۆر جار کەسە کە ناخوێنتەوە یان تا ئێستا داخلی دنیای خوێندەوە نەبووە لە کەسە خوێنەرەکانی دەکەن بۆ منە دەڵێت چی بخوێنمەوە پرسیاری چەندتانە ئەوە بۆ منەکە خوێنەر نییە حەز دەکات پرسێت چی بخوێنمەوە چەندتان نازان چی بخوێنەوە بۆ منە دەستی پێ نەکردووە دەڵێ باشە دەمەوێت دەست بخوێنەوەکەم بەس لە چیەوە دەست پێ بکەم وایە زۆر کەس ئەو پرسیاری هەیە لە ناخی خۆی یعنی ئەو پرسیارە دەکات بەڵام قەت ئەو پرسیارە شتێک نییە بە دوو شە وەڵام بدرێتەوە بە تۆ بڵێم فڵان شت بخوێنەوە تەمەن چەندە تەمەنت چەند ساڵە 14 ساڵ تەمەنی 14 ساڵە ڕەنگە کەسێکی دیکە تەمەن چەندە ئەتوش چواردەی بەڵام جەنابەت 23 ساڵ 14 بۆ 23 ساڵ دوو تەمەنی جیاوازە من ئێستا لە هۆڵەکی لەو زۆرە بە 14 ساڵێک و 23 ساڵێک بڵێم فڵان کتێب زۆر خۆشە بیخوێنەوە پێت وایە گونجاو بێ یعنی ئێستا ئەو بیخوێنەوە ئیش بیخوێنەوە بە هەردووچیان گونجاو بێ یا ڕەنگە کتێبێکی زۆر سادە بیکە کاک ئەحمەد لی تێبگا یا ڕەنگە کتێبێکی قورس بی کە تەنیا کاک محەممەد لی تێبگا یعنی جیاوازەکە ئەوەیەکە یعنی ناکرێت کتێبێک لە بۆ دوو کەس پێشنیار بکرێ یعنی هەر کەس بۆ خۆی و پاشان دەبی ئاستی معریفی کەسەکە هەڵبسەنجێنی بزانی فڵان کەس ئاستی چۆنە لە قابلیەتی ئەو کتێبەدایە یان نا حەزی لەو بوارەیە یان نا حەزی خۆی بدۆستەوە لە بوارەکە و ئاستی و تەمەنیشی لەگەڵی گونجاوبی خۆ قسەکە هەیە دەڵێ ژیری بە گەورەی بچکەین یا ڕەنگە کەسێک تەمەنیشی بچووک بی بەڵام لە کتێبێک زۆر باشتر بتوانێ حاڵی بی و لی تێبگا یان کەسێک کە خوێنەری پێشی نەبی پێشتر خوێندنەوە شتیوای زۆر هەبووە دەکرێت تەمەنیشی بچووک بی بەڵام لە کەسێکە تەمەنیشی زۆر لە خۆی گەورەتر لە کتێبەکان باشتر تێبگا چون خوێندنەوەی هەبووە مارەسەی خوێندنەوەی کردێ بەردەوام لەبەرەوە قەت لە شوێنێکی وا ناکرێ بڵێ فڵان کەس ئەوە بخوێنەوە تۆشەوە بخوێنەوە یەک کتێب بکرێ تەجەموع ینی هەمویان بەیەکەوە کتێبێک بخوێنەوە هەمووشیان لی تێبگەن وەکو یەک لەبەرەوە هەر کەس بۆ خۆی ینی دەکرێت حەز و سەلیقەی خۆی لە کتێب لە خوێندنەوە بینێتەوە هەر کەس لێمە ڕەنگە بزانێ حەزی بە بابەتی مێژوویە حەزی بە بابەتی ئاینیە حەزی بە بابەتی کۆمەڵایەتیە حەزی لە جوگرافیە یعنی دەکرێت بە سەلیقەی خۆی یان حەزی لە وەرزشی و ئەوانەیە بیدۆزێتەوە کە حەزی لە چیە و پاشان بە دوای ئەو سەرچاوانە دابگەڕێ و دواترەوە دەبێتە هەندێک بۆی کە دەست بۆ سەرچاوەکانی دیکەش بە یعنی تەنیا لە چوارچێوەیەک نەمێنێتەوە دەکرێت دەست بۆ کۆمەڵک بابەتی دیکە بکە لە حەزەکەی خۆشی نەبووە سەرەتا بەڵام دواتر حەزی چوتێ دەستی بە خوێندنەوەیان کردیە زۆر کەس دەڵێ کەی بخوێنمەوە یعنی ها باسمان کرد کە ڕۆژانە هەرێک لەوە بێتە ڕۆتینی ڕۆژانتان خوێنەوە بێتە لە بەشێک لە چالاکیەکانی ڕۆژانەتان بەڵام بەشێک لەسەر ئەوە ڕاران بۆ نەشەو بخوێنمەوە یان ڕۆژ بەیانی یان ئێوارە یان چ وەختێک کاتی خوێندنەوە ئەو کاتەیەکە لەسەر ئیسراحەت بی یعنی ناکرێتەوە پاش هیلاکەتی هەموو ڕۆژەکە ماندووی لە دەوام هاتیەوە لە خۆت نان خواردیە یعنی ئەزابەی کتێبەکە بکەیەوە بیخوێنیەوە چی لە دێو کاتە خەوت دێ لە دیاری جاک لەیش دەکات لە کتێب خوێندوە یەکسەر خەوم لێکەوتوو تاو خەوم دێ بە دیار کتێب ناخوێنمەوە تاو کۆتایی دێ ئەسڵەم کتێب لە پێناو بێداربوونەوەی ئینسانەکانە لە پێناو بە ئاگا هاتنەوەیان نەک لە پێناو خەو لێکەوتنیان خوێندنەوەی کتێب لە ئەسڵەکەی ئەوەیە کە ئینسان بە ئاگا بێنێتەوە بەس کاتێک بە دیاری و خەوت لێکەوت نیشانەی ئەوەیەکە لەسەر ئیسراحەت نەتخوێندێتەوە مێشکت هیلاکە بە هەموو شتێکەوە پاش هەموو شتێک گەنجە کتێبەکەت بیرکەوتێتەوە لەبەرەوە نابێت چاوەڕێ ئەوە بیکە شتێک لە کتێبەکەەوە فێربی و زۆر ئاسایشە کە خەوت لێ بکەی بە دیاریەوە چکە خۆت ماندووی تااقەتی هیچ نەما یعنی ئاخر دقە کتێبەکەت بیرکەوتەوە چاوەڕێشی بە دیارەوە بگەشەیەوە ناگەشەوە حتمما خەوت لێ دەکەوی لەبەرەوە ئەو زۆر جار پرسیار بووە هەر کات دەخوێنمەوە خەوم دێ چۆن خەوت نایەکە لەسەر ئیسراحەتەوە کتێبەکان بخوێنیەوە بیانۆکانی نەخوێندنەوە زۆر جار چییە دەڵێ نەبوونی کات زۆر کەس دەڵێ کاتم نییە بە خوێندنەوە 24 ساعت لە ڕۆژێکدا لە بەردەستی مەیە یعنی لەو 24 ساعتە ئەگەر 20 دقیقە کات بۆ خوێندنەوە نەبێت کەواتە چی هەیە کات بۆ چی هەیە لە کاتێکدا هەمان کەس کاتی بۆ هەموو شتەکانی دیکە هەیە بۆ گاڵتەوگەپ هەیتی بۆ تەلەڤیزیۆن هەیتی بۆ فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان هەیتی بۆ مەکتەب بۆ نان خواردن بۆ خەوتن بۆ هەموو شتە کاتەکان هەیە دیاری کرایە بەڵام کاتێک نۆرێک کتێبەکە دێ کات نەما خەڵاس لەبەرەوە کاتەکە دەبی خۆت لە کۆمەڵک شتی ژیانی خۆتی بگریەوە یعنی چەندان نمونەمان هەیە کە ڕۆژانە سەرقاڵی خوێندنەوەیە یعنی معقول نێتەوە هەم کاتەکانت بە کۆمەڵک شتی دیاریکراوی خۆت بەسەر ببەی بەس شتێک نەبێت لە پێناو فکر و عەقڵت شتێک نەبێت لە پێناوەوەی کە بیر و هزرت فراوان بکە لە پێناوەوەی کە کەسێکی جوانتر بی لە کۆمەڵگای خۆت لەبەرەوە کاتەکان دەبێت خۆت کاتێک لە ژیانی خۆت بگریەوە لە شتێکی تری کەم بکەیەوە بخەیە سەر کتێبەکان
سەرقاڵبوون بە تەکنەلۆژیا یەک لە هۆکارەکانی نەخوێندنەوەیەکە، یعنی زۆر لامان ئاساییە کە مۆبایلەکە بەدەستمانەوە بە سەعات سەرقاڵی کۆمەڵ گەمەی پۆبجی و شتیوا هەبوو جاران ئێستا بزانم کەمتر باوە، یان فەیسبوک یان هەر شتێکی دیکە ئاساییە مۆبایلۆن بەدەستەوەی بە ئەوانە، بەڵام ئامادە نین کتێبەکە لە دەستمان بگرین لە کاتێکدا ئەوەی لەناو کتێبەکانە قەت لە ئەو بابەتانەدا یعنی لە پۆبجی و لە فەیسبوک و لەوانە بەدەستمان نەکەوتو و ناکەوێت. چاولێکردن یان چاولێکەری وتێڕوانی ژینگەی دەوروبەر بۆ نەتەمشای دەوروبەری خۆی دەکات دەڵێ لە ماڵی وەڵڵاهی نەداکم خوێندیەوە نەبابم خوێندیەوە نەبرایەکانم نەخوشکم لەبەرچی ئەم بخوێنمەوە. ئەوەش زۆر زۆر غەڵەتە کە پێت وابی دەبی ئیلا هەموو دەوروبەرەکەت خوێنەر بن زاد چوو بێ خوێنەر، یعنی دەکرێت ئەوان خوێنەر نەبن و یان ڕەنگە خوێندەواریش نەبن، بەڵام تۆ دەکرێت شتێکی نوێ لە ژیانی خۆ دروست بکەیت. ئەو کاتە یعنی تاکید زۆر لە ژیانی تو دەگۆڕێت کە ئەوان ڕەنگە حەسوودی پێ ببەن دوجار، ینی پاشۆی کە لە کتێبەکانەوە کۆمەڵێکی نوێت بەدەستگەیشت. بە بێسوودزانینی خوێندنەوە زۆر کەس هەیە دەڵێ کتێبمان خوێندەوە سوودێکی نەبوو، یعنی هەر بەجددی پێی وایە کە خوێندنەوەی کتێبەکان سوودی پێ ناگەیەنێ، یان دەرێت کاتم دەگرێ و ئیسیفادەشی لێ ناکەم و ئەوانە بەس بەجددی نەتخوێنتەوە یان نەگەیشتیە کتێبی خۆت لەبەرەوەی قسانە دەکەیت. زۆر کەس هەیە ڕۆژانە ئەگەر نەخوێنتەوە یعنی وازان شتێکی بزر کردیە، ڕاستە هەندێک کەس چێ دەرێت کە خوێندنەوە سەرم پێدێشی و ئەوانە چکە ئەها ڕانەهاتێ بە دیار شتێکی خێرەوە دابنیشی بەردام بە دیار شتی لابەلاو گۆرانی زۆر ئاساییە بە چەند سەعات جێی لێ بگیری، بەڵام ئامادە نییە کتێبێک بخوێنتەوە کە لە پێناو معریفەکەی خۆیتی. یعنی لەبەرەوە دەکرێت خوێندنەوە بێت دەرچەیەک لە بۆ ژیانی توکە کۆتایی بە و بابەتە بێنێکە پێ دوابێ خوێندنەوە شتێکی زیادە لە ژیان، بەڵکو پێویستیی ڕۆژانەیەکە دەبێت هەمومان دەستی پێ بکەین ئەگەر تاوەکی سەدەستیمان پێ نەکرد بێت. کەی سوود و کاریگەریەکانی خوێندنەوە بەدەردەکەوێت. تەڵەن سوود و کاریگەری زۆرە خوێندنەوە ئەو کاتانەی کە ڕوبەڕووی کێشەیەک دەبیەوە، ئەو کاتی تێدەگەی کە تۆ زۆر زیاترت پێ لە چاو خەڵکەکە نەیخوێنتەوە، یعنی ئەو کاتێکە لە ژیانی خۆت تووشی نەهامەتێکیان ناخۆشێکیان زۆر جار لە دەوروبەرەکەت کێشەکەیە ڕەنگە لە ماڵی توش نەبی، بەس کاتێک تۆ ڕۆیشتی حەلێکت بەدەستەوە بوو چارەسەری مشکلەکەت کرد، ئەو کات دەزانی ئەتوو سکردێ بە خوێندنەوەکەت، کات دەزانیت سوودەکەت هەبووە، یعنی ئەوەی کە لە کتێبەکانەوە بەدەست گەیشتیە. یان ئەو کاتێک تۆ ئامۆژگاری کەسانێک بکەیت، قسە بۆ کەسانێک بکەیت، ڕەنگە بەشێک لەوێ تەڵەبەی کولیە بن، بەشێکی لە مەکتەب بن. زۆر جار کە مامۆستا بڵێ وەرن لێرە سیمینارێک پێشکەش بکەن، ئەوەی لە کولیە یان ئەوەی لە مەکتەبە بێ لە بەردەمی هەموو تەڵەبەکانەوە شتێک پێشکەشکا بخوێنێتەوە، چەند جار هەبووە دەستمان لەرزیە، ترسمان هەبووە، شەرم قورگمان گیرایە، سترێسیش زۆرمان لەسەر بووە، وایە نا زۆر حاڵەتی وامان بەسەراتیە. چۆن وات لێ دەکا کۆتایی بۆ شتە بێ معریفەت هەبی، خوێندنەوەت هەبی، کە خوێندنەوەت هەبوو کۆتایی بۆ شتە دێ، چکە عیلمت پێیە بە شتەکان، یعنی ئەوە نیە بە نەزانی بچێ ناو شتێک، هەر شتێک لێی نەزانی دەکرێت ترست هەبی کە لێت نەزانی، چکە ترست هەیە غەڵەت بکەی و حیات بچی باشە هەمویان پێت پێ بکەنن، بەس کە عیلمت بە شتەکە هەبوو زۆر زۆر سادە و سانە دەتوانی پرۆسەر بابەتەکە و باسی بکەی و بە ئاسایی بێ لە شوێنی خۆت دابنیشەوە، چەپڵەکی گەرمیش لە بۆ لێ بدرێ ئەو کات، وانە لەبەرەوە ئەو کاتە دەتوانێت و کە کتێبێک بخوێنی ئەو کاتە دەتوانی قسە بکەی لە بەردەم ئەوانی تر، جورئەتیەوە پەیدا دەکەی کە لە بەردەم هەمووان ڕابوەستی. لەبارەی گرنگی خوێندنەوە دەگوترێ ئەو کەسەی کتێب ناخوێنێتەوە دەتوانم پێت بڵێم 2 ساڵی تر ژیانی چۆنە، ئەو کەسێک کتێب ناخوێنێتەوە دەتوانم پێت بڵێم 2 ساڵی تر ژیانی چۆنە، بەڵام ئەو کەسێک کتێب دەخوێنێتەوە ناتوانم پێت بڵێم هەفتەیەکی تر ژیانی چۆنە. تێدەگەن بەواتە ئەو کەسێکە ناخوێنتەوە 2 ساڵی تر ژیانی هەروک خۆیتی هیچ شتێک لە ژیانی ناگۆڕێ، 2 ساڵی ترش هەروە گەستایە، بەڵام ئەو کەسەی دەخوێنتەوە دەکرێت هەفتەیەکی تر ژیانی ئەو بگۆڕێ بە ئاڕاستەی تر، کەسێکی دیکەی لێ دەردەچی، یعنی ئەو کەسە نییە کە دووبارەی ئەو کەسەکەی ڕۆژی ڕابردووە. لەبەرەوە یعنی خوێندنەوە بە تەواوی ئاڕاستی ژیان دەگۆڕێ بە شێوەیەکە پێشبینی نەکراوە. قسەیەک هەیە دەڵێ ئەسپەکان ئەسپیان دەبێ، ئەسپەکان کاتێککە زاوزێ دەکەن بەچکەیان دەبی ئەسپیان دەبێ، بەڵام مرۆڤەکان مرۆڤیان نابێ، بەڵکو دەبێ پەروەردە بکرێن تا بنە مرۆڤ. چۆن پەروەردە دەبن تا بنە مرۆڤ؟ بۆی کە بخوێننەوە، خۆیان پەروەردەکەن، بەشێک بن لە پەروەردەی خۆیان، یعنی خۆڕاستە پەروەردەی دایک و باوک بەشێکە لە پەروەردەکە، بەڵام کاتێک کە خۆت دەست بە خوێندنەوە گرت پەروەردەی نوێ لە ژیانی ڕوو دەدا کەسێکی دیکە، یعنی زۆر جوانتر. خوێندنەوە زۆر زیاتری لەباردایەکە، یعنی بتوانین لە
چەند خولەکێک یان لە نیوسعاتێک یان لە سێچارێک باسی بکەین بەڵام دوجار ئەوەی کە پێمان دەگا لە خوێندنەوەیان لە چوارچێوەی کتێبەکانەوەی کە معریفەیەکی جوانتر کەسێکی ئەخلاقیتر کەسێکی نەرمونیانتر کەسێکی باشتر بۆ کۆمەلگا یعنی کەسێکە بەردەوام قسەی خێری هەیە بۆ هەمووان نەکەوەی کەسێک بێ بە توندی و بەڕقی و کۆمەڵک مامەڵی نەشیا و ناجۆر کە زۆر جار لە کۆمەلگا دەیان بینین یعنی چەند جار کەسایەتێک دەبینین زۆر تووڕە و تۆسن و بێتاقەت و لە خۆمانەوە هەز و بێتاقەت دەکەین لا خۆمان کە بەس دەیبینین سزایەوەی کە لەگەڵی تعامل بکەی و ژیان بکەی بەڵام کاتێک کەسێک دەبینی نەرمونیان و ڕێکوپێک و محتەرەم و قسەی باش و ئەوانە یعنی هەر حەزەکەی لەگەڵ دانیشەگەر هیچ شت نەبێ چۆنەوەمان لێدێ بەجددی بە کتێب خوێندنەوە دەتوانین ئەو ئاراستە لە ژیانی خۆمان وەربگرین دەتوانین ئەو هەنگاوە تێپەڕێنین کە پێمان وایە ناگۆڕێ کە سروشتی ئینسان و کاتە دەگۆڕێت کە خۆی کاری لەسەر بکە نەگەوەی خەڵکانی دیکە کاری لەسەر بکەن دەڵێن تەبیعەت دەرمانی نییە بەس دەرمانی هەیە و کاتێک کە خۆی بتەوێ بیگۆڕی نەگەوەی خەڵکانی دیکە هەنی تا ئێوارە کەسێک بێ شتێک لە سروشتی من بگۆڕ ڕەنگە نەتوانی بەس کاتێک خۆم ویستم شتێک دەربینم لە ژیانی خۆم ئاراستەکە پێچەوانە بکەم و حتمما گۆڕانکاری لە ژیان ڕوودەدا ئەوە بابەتە بوو کە ویستم لە ماوەی ئەو کاتێک کە لە بەردەستمە پێشکەشتان بکەم ئینشاڵڵا سوودی هەووی بۆتان